42هەمین پێداچوونەوەی خێرا سەبارەت بە ڕێگریکردن لە هەوکردنی شوێنی نەشتەرگەری Surgical Site Infections Preventing. پسپۆڕانی 42هەمین پێداچوونەوەی خێرا دەربارەی ڕێگریکردن لە هەوکردنی شوێنی نەشتەرگەری لە دوو پانێڵدا بەشدارن. پانێڵی یەکەم تێگەیشتن و ڕێگریکردن لە هەوکردنی شوێنی نەشتەرگەری. بەڕێوەبەرانی پانێڵ دکتۆر بژوێن یاسین عەبدوڵڵا، پزیشکی پسپۆڕی بێهۆشکاری، دکتۆر شاکێ و شێرزاد محەممەد، پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری مێشک و دەمار و بڕبڕی پشت، وتاربێژان پرۆفیسۆر دکتۆر عەبدولفەتاح حەمەڕەحیم هەورامی، پزیشکی پسپۆڕی خۆپاراستنی تەندروستی، پرۆفیسۆر دکتۆر خەندە عەبدولەتیف ئەنوەر، پزیشکی پسپۆڕ و ڕاوێژکاری مایکرۆبایۆلۆجی، دکتۆر ئازاد ستار حاتەم، پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری مێشک و دەمار و بڕبڕی پشت، دکتۆر هێمن عەتا کاکە حەما، پزیشکی پسپۆڕی دەرمانسازی، دکتۆر فەرمان محەممەد فەرەج، پسپۆڕی نەشتەرگەری گورچیلە و میزەڕۆ و نەزۆکی پیاوان. پانێڵی دووەم تازەگەریەکان لە ڕێگریکردن و چارەسەرکردن. بەڕێوەبەرانی پانێڵ دکتۆر سەیوان کاکەڕەش ئەسعەد، پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری ئێسک و شکاوی و جومگا، دکتۆر ڕەوا موحسین عەلی، پزیشکی پسپۆڕی شانەزانی، وتاربێژان دکتۆر قاسم بورهان عەبدوڵڵا، پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری گشتی و تەندروستی کۆمەڵ و کۆنتڕۆڵکردنی هەوکردن، دکتۆر عەبدوڵڵا کەمال غەفور، پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری ئێسک و شکاوی شان و پەلەکانی سەرەوە و قاچ. مامۆستای یاریدەدەر پاڤێڵ مستەفا کەریم، پەرستاری پێشکەوتوو لە چارەسەری برین. مامۆستای یاریدەدەر سەروەد ئەحمەد عەبدولقادر، لێپرسراوی بەشی ئینفێکشن کۆنتڕۆڵ سەنتەری گورچیلەی دەست کرد. مامۆستای یاریدەدەر ساسان محەممەد یعقوبی، ڕواناوی ماستەر لە تەندروستی گشتی. چوارشەممە 19/8/2026 کاتژمێر 8 بەیانی، هۆڵی کۆنفرانسی تاوەری تەندروستی سمارت 9/15. بەشداری بێ بەرامبەرە. ناوتۆمارکردن لە ڕێگەی سکانکردنی QR کۆدی ناو ئەجەنداکە یان لە ڕێگەی ئەملینکەوە دەبێت. سمارت وەرچەرخانە.